بێگومان پەیاممان بۆ کچە گەنجانەی کە هێشتا زەواجیان نەکردو و بۆ کوڕە گەنجانەی کە هێشتا زەواجیان نەکردو هەتا ئەتوانن مەڕۆنە سەر ماڵ. ئافرەت مەبەنە سەر ماڵ لە ماڵ باوکتان و دایکتانە هۆدەیەکتان هەبێت نەنانتان نانە و نەخەوتان خەوە و نەئەتوانن بە ئیسراحەت کەسێک داوەت بکەن. جاری وایە ماڵ خوشکەکانی خێزانت دەڵێن ئێوە ماڵی خۆتان نییە و تەسەڕوفات بەدەستی خۆتانەوە نی ئێمە ناین. هەر لە سەرەتاوە ئەگەر خانووت بە کرێ گرتووە ئەگەر ساڵی 2 ساڵ خۆتت گوشیوە ناڕەحەت بوویت زەختت لەسەر بووە خانوو بەجیا بگرە. قەناعەت بکەن بە ڕێزان هێندە ئافرەتان معاناتیان زۆرە لەسەر ماڵ بلایەک خەزور ناڕەحەتیانەکە لەلایە خەسوو لەلایە دش لەلایە شوبرا. من ناڵێم هەموو ماڵێک وایە ماڵی وایە ئافرەتی وایە 10 ساڵ 15 ساڵە لەسەر ماڵ و کێششیان بۆ دروست بۆ چارەسەرشیان کردەوە. بەڵام ئافرەتی وا هەیە لەسەر ماڵە نان و قوزەڵ قورتەخوا ژیانێکی هەیە دۆزەخ ژیانێکی پڕ لە ناڕەحەتی مناڵەکەی گری سەرچەنگەی ئەم ئافرەتادەن ناوێرێ بە شێوازێک بجوڵێتەوە سەرچەنگەیەدەن ئەم کوڕە ئەڕواتە دەرەوە 11 و 12 شەو دێتەوە ناڵێن کاکە لەکوێ بوویت ئەگەر ماڵی خۆی هەبێت ناتوانانی ئەوە پێ ڕابکێشێت یاخۆ جاری وایە ئەم کوڕە ئیشوکارەکە سەپارەکە کاتە دەستی دایکیەوە بۆیە تۆ خۆت دروست بکە دایکت گرنگە خێزانەکەشت گرنگە مناڵەکانشت گرنگن. یعنی جار هەیە کێشە لەسەر ئەوەیە کە ئەم کوڕە بە زۆری ئەزانێت کە جیابێتەوە لە نام من دایکم بەخێوکم با بە تۆ 5-6 بران 5-6 کچن مافی ئەم ئافرەتە ئەم دایکەتانە باوکەتان تەنها لەسەر تۆ نییە بۆ ئەبێ تەنها دانەی ببێ بە قوربانی بۆ ئەبێ ئیلا کوڕە بچکۆلە لای دایک و باوکی بمێنێتەوە بۆ برا گەورە نامێنێتەوە بۆ ئەم عورفە ناشرینە ناو کۆمەڵگای خۆمانە ڕۆژ بە ڕۆژ تەشە ناسیێنێ بۆ کاتێک کە تۆ بووکەکەت ئەڵێت جیا ئەبمەوە هەزارها قوزەڵ قورد و نان و شەقی پێدەی خۆتانیان مێردەکەتان نایەڵن جیابێتەوە بڵێن بڕۆ جیابەرە بۆ خۆت ببیە بە بەشەر ببە بە پیاو ماڵ دروستکە سیارەیە بکڕە خانوێ بکڕە هەتا کەی چاوی لە دەستی ئێوە بێ هەتا کەی لە دەرەوە حەماڵی کاتی ئێوە بەرهەمەکەی بخۆن. بەڕاستی هەنێ دایک و باوک زۆر لە خوانە ترسن هەنێ خەزور و خەسوور زۆر لە خوانە ترسن دڵنیابن هەزارها حەج بکەن ئەوانە زوڵمە خوای گەورە زوڵمانە خۆش نابێت. ئافرەتان گوناحن ئێمە لەگەڵ ئافرەتی خراپانین ئافرەتەیە دەمەوەرە عەشرەتێ چاری ناکە بەڵام ئافرەتێ مەزلومە ئافرەت دەگەر قسێک شوابە زمانێتی نابێتەوە بە شەق و بەزلەوە بە تێڵاوە تێبەر ببیت وڵات چییە وڵا داوای جیابوونەوە کە مافی خۆیەتی بابیگەن هەموو کەسێک حەزەکە وەریزقوهن و کیسوەتهن ڕزق و کیسوەت و مەبیت و مانەوە و خانووی جیای هەبێت بۆ تۆ کچەکەت کاتێک کە شووەکە حەز ناکەی خانووی جیای بێت ئایا پێت خۆشە خەڵکانی دەوروبەر عەشرتێکی تر کچەکەت دەنە بەرشەق بۆ وڵا لەبەرەوەی داوای ماڵی جیای کردووە لێ کاکە کەیەوە کێشێ بۆی بۆ جیای ناکەیتەوە ئەسڵەن خەڵکانی عاقڵ کچیان نادەن بۆ سەر ماڵ. من ڕەئم لەگەڵ ئەوایە کچ مەدەن بۆ سەر ماڵ کچ مەدەن بۆ سەر ماڵ چونکە بەڕاستیەکەی عاقیبەتەکەی خراپە. هەر کەسێک لە ئێمە ڕۆژێ لە ڕۆژانە سەر ماڵ بوو بێت ناڕەحەتی بینیوە ئێستا کە جیایە ئەو عەقڵێتی وەرگرتووە بۆیە پەیامم بۆ هەموو ئافرەتێکی بەڕێز و کچێکی تازە هەڵچووەوەیە شوو مەکە بۆ سەر ماڵ وتیان فڵان کەس چەندێک کوڕی چاک شوو مەکە چونکە دوای مودەیەک تەقەی تێکەیە ناڕەحەتم خوای گەورە هیدایەتی هەموو لایەک بدات وخوای گەورە ئافرەتە مەزلومانە ڕزگار بکات لە چنگی ئەو خەزور و خەسوو مێردە ناڕەحەتانە و دڕندانە بەڕاستێکی.